بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی هەرچی بەهای چاک و باشە بە قسمەتمان بکاتن و بمان کاتە کانگای بەها بەرزەکان ئینشاء الله تعالی. و خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. و خوای پەروەردگار بە فەزڵ و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە ئینشاء الله تعالی، و ئەو بەرنامەیەش بخاتە تەرازووی چاکەکانمان ئینشاء الله. خۆشەویستان، هەلە درێژەی چاکەکاریدا لەسەر ئەو خاڵە دەمێنینەوە، چکە بەڕاستی ئەو خاڵە وەکو گوتم نەمانی هۆکاری هەموو شەڕ و ئاشوب و ناخۆشی و ناڕەحەتیەکە لە ناو کۆمەڵگەدا. بۆیە پێویستە ئینسانی ئیماندار، ئینسانی موسڵمان هەوڵدا ئەو خەسڵەتە جوانە زیندی کاتەوە جارێ لە خۆیدا، و ئەوجا لە دەوروبەریدا هەوڵدا ئەو خەسڵەتە جوانە زیندی بکرێتەوە. ئیحسان، چاکەکاری، یەکێکی دیکە لەوەی کە ئینسان کە ئەو خاڵە زۆر قورسە، چاکەکار بی لەگەڵ ئەوانەی کە خراپەکارن لەگەڵت، ئەو تۆزێ قورسە. ئەوەی کە خەرابەت لەگەڵ دەکا چاکەی لەگەڵ بکەی. ئەتوانم بڵێمەوە قیممەی چاکەکاریە، قیممەی ئیحسانە. لەبەرەوەش هەم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە خەسڵەتێکی زۆر گرنگ و مهمی وەسف کردووە، و ئەوانەی کە ئەو خەسڵەتە جوانەیان هەیە خوای پەروەردگار زۆر ستایشی کردووە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وەلا تەستەوی الحەسەنەة وەلا السەیئە. قەت چاکە و خراپە وەکو یەک نین. ادفع بالتي هي أحسن. یعنی کاتێک کە خراپەیەکت بەڕوو دادەکرێتەوە یان خراپەیەکت بەرامبەر دادەکرێت، ئەتۆ بە چاکترین شێوە پاڵی پێوە بنێ. جاری وایە پاڵ پێوەنانەکە چۆنە؟ کەسێک بێڕێزیەک بەرامبەرت دەکا، ئەگەر تۆ لە مقابلی ئەو بێڕێزیە بە نەرمی وەڵامێکی جوانی بدەیەوە، جوینی پێ نەدەیەوە، باوەڕتان بێ ئەو ئینسانە مەگەر داشۆرا بێ لە ئینسانیەت و لە بەشەریەت دەنا دەتوێتەوە لە شوێنی خۆی. لەوانەیە زۆری پێخۆش بێت وەکووی بێڕێزی پێ بکەیەوە، بەڵام کاتێک کە بە ڕێزەوە بە حورمەتەوە وەڵامی دەدەیەوە، خۆناینی ئاستی ئەو بێڕێزیانەوی ئەو ئینسانە لە ناخی خۆیدا وەکو بڵێ دادەتەپێتن. بەرەو خوای پەروەردگار دەفەرمێ ادفع بالتي هي أحسن. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ فإذا الذي بينك وبينه عداوة. ئەوەی کە دوژمنایەتی و ناخۆشیەکێ جا لەسەر هەر شتێک بێ لەگەڵ کەسێکی، كأنه ولي حميم. طبعاًەوە مەسەلەی کوفر و ئیمانی لێ بینە دەرەوە، ئەو مەسەلەی شتێکە دەبێ وەلا و بەڕاء هەبێ، بەڵام ئەوەی دیکە مەسەلەی دنیایە. لەسەر دنیا مەسەلەن کێشە و ناخۆشی و دوژمنایەتیەکت بۆ دروستبووە لەگەڵ نەفەرێکی ڕقت لە خەڵکێکیە، خوای گەورە دەفەرمێ وا معاملەیان لەگەڵ بکە كأنه ولي حميم. ئەوا معاملەی لەگەڵ بکە دۆستێکی زۆر زۆر لێک نزیکە. ئەو تەوجیهی خوایە بۆ ئێمە. بەڵام خوای گەورە چش دەفەرمێ لە ئاخیری وما يلقاها إلا الذين صبروا. بەڕاستی ئەو خەسڵەتە جوانە، ئەو خەسڵەتە جوانە کەسانێک دەتوانن پەیڕەویکەن کە ئەهلی سەبر بن، دان بە خۆدا بگرن، وەکو شیری هەڵنەچن.
بە هەموو قسەیەکی هەڵنەچنی وایە هەر بۆ خۆشی مەسەڵەن دەبین ڕەفیقی گیانی بە گیانیتە هەر بە سوعبەت قسەیەکی پێ بڵێ کابرا هەڵدەچیت. وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. وەگە کابرا وەکو کوردەواری خۆمان دەڵێ خاوەن بەختێکی زۆر گەورە بێ ئەو خەسڵەتە جوانەی بە قسمەت بێتن. لەبەرەوە خۆشەویستان چاکەکردن لەگەڵ ئەوانەی کە خراپەت بەرامبەر دەکەن شتێکی زۆر باشە، جا چ بە فعل بێ چ بە قەول بێ. لە سیرە و ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆرە ئەوەی کە مەسەڵەن حتا بەرامبەر بە خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خراپەکار بوون. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەشهورە ئەو فەتحی مەککە، یعنی خزم و کەسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ نەما بەرامبەر بە پێغەمبەر نەیکەن لە جوێندان، لە بوختان دروستکردن، لە شەهیدکردنی دۆست و خزم و حتا شەهیدکردنی خۆشەویستترین کەسی کە مامیتی ئیمامی حەمزە. بەڵام کاتێک کە ئینسان بەدائیمەن ئەو خەسڵەتی چاکەکاریش ئاگاتان لێبێ، خەسڵەتی چاکەکاری لە دەسەڵاتەوە هەڵدەقوڵێت. ئینسان دەسەڵاتی هەبێ، خاوەن هێز بێ، خاوەن قووەت پێکرای بێ، ئەو کاتێ ئەو خەسڵەتە ڕەنگ دەداتەوە. کاتێک کە دەورەیان دەگرن هەمان دەگرن هەمووی تەسلیم بوون، هیچیان بەدەستەوە نەماوە، لا حەول لەهم وەلا قووە، بە پیا و بە ژن و بە منداڵەوە. کاتێک کە هەمیان وەکو چاویان بڕیوەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، کەس قسە ناکاتن. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام تەسەوڕ دەکەن ستان لێ بکەم، هەرچی لێیان بکەم مستەحەقن، چونکە ئەو هیچ نەماوە بە پێغەمبەر نەکەن عەلەیهی سەڵات وسەلام. دەفەرمێ اذهبوا فأنتم الطلقاء، بڕۆن ئەنگۆ ئازادن. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕوانگەوە ئەو لێخۆشبوونەی دەرکردووە کە دەبێ ئێمە شوابین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە پێناو خوا ئیشی کردووە و لە پێناو خوش ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتەی هاتوونە پێش و پاداشتەکەش بەس لای خوایە. لەبەرەوە قەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی نەداوە ئینتقامی شەخسی خۆی بکاتە پێوەر بۆ تۆڵەسەندنەوە و وەکو بڵێ ئینتقام وەرگرتنەوە لە خەڵکی. ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو پلەیە کە چاکەکردن لەگەڵ ئەوانەی کە خراپەت لەگەڵ دەکەن لە هەمان قورسترا. لەبەرەوە ئیدی کە خاڵەکانی دیکە مقابلەیە، وەکو یەکە چاکت لەگەڵ دەکات چاکەی لەگەڵ دەکەیەوە، پشت گوێت دەخا پشت گوێی دەخەیەوە، زۆر گرنگ نییە. بەڵام ئەوە دەفەرمێ لە هەمان مهمترە، لەبەرەوەی ئەتۆ چاکە لەگەڵ کەسێک دەکەی کە خراپەی لەگەڵ کردووی. لەبەرەوەش تەماشەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیوا هەبووە هاتووە بۆ ئیختیالکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لە مەککەی ڕاهاتووە پاش غەزوەی بەدری کوبڕا هاتووە پێغەمبەر شەهید کا شمشێرەکەی ژاراوی کردووە، بەڵام بە ئەخلاق و ڕەوشتی خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای لێ کردەوە کابرایە موسڵمان بێت و ئیمان بێنێت. ئەوجا خۆشەویستانم ئەو معاملەی کە معاملەی ضدی پێدەگوترێ بەڕاستی لە هەموو کەس نایێت. چاکە بەرامبەر بە خراپەی و ئینسان هەنگاو هەنگاو بەرەو پێش دەبات. لە سیرە و ژیانی هاوڵانیش تەماشەکەن زۆرە، یعنی یەکێک لە نمونەکان و کۆتایی بەو وەچی گۆتی بوارەش دێنم، ئیمامی ئەبوبەکر لە حادیسەی ئیفک یەکێک لە هاوڵان کە ناوی مستەحە، سەحابەیەکی بەڵام فەقیر بۆ هیچی نەبووە، بەشدار بووە لەو بوختانەی بۆ دایکی ئیمانداران. بەشداریەکە چێ جێڕاویێتەوە، چونکە ئینسانی ئیماندار ئاگای لێبێ جاری وایە تۆ ئینسانێکی پاچی، ئینسانێکی باشی، بەڵام هەرچی کە خەڵکی گۆتی دووبارێکێ تووشی بوختان دەبی، تووشی گوناه دەبی خۆ بپارێزی. عەبدوڵای کوڕی ئوبەی و کوڕی سەلول کە ئەو بوختانەی بۆ دایکی ئیمانداران دروست کرد، هەندێک لە موسڵمانان توش هاتن باسییان کرد، جێڕاویانەوە. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوایە کە خوای گەورە
چەند ئاەتێکی لە سوورەتی نور وەکو تەبریئە بۆ دایکی ئیمانداران نازڵکردن حەدی شەرعی لە موسڵمانەکاندا. یەکێک لەوانە مستەح بۆ ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئیمامی ئەبوبەکر سوێندی خوارد کە ئیمامی ئەبوبەکر کەفارەتیشی کردبوو، یعنی مانگانە ئەو پارەی دەدایە، هاوکاری دەکرد پارەی دەدا بوختانی بە کچەکەی بکاتن. عایشە کچی ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ سوێندی خوارد فەرمووی هەتا ماوم هاوکاریت نەکەم. ئیمامی ئەبوبەکر کانگای خەسڵەتە جوانەکان بوو، بەها بەرزەکان بوو. لەبەرەوە خوای پەروەردگار ئاەت دەنێریتە خوارێ بە ئەبوبەکر دەفەرمێ سوێند مەخۆن بۆی هاوکاری خەڵکی فەقیر و هەژار و ئەو محتاجانە نەکەن، پێتان خۆش نییە خوا لێتان خۆش بێ. ئیمامی ئەبوبەکر فەرمووی بە کەفارەتی سوێندەکەیدا وا دیسان دەستی بۆی کرد و مانگانە هاوکاری ئەو مستەحەی دەکرد ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت. کەواتە خۆشەویستانم ئێمەش کە بە خۆمان دەڵێن موسڵمان نابێ هەر لە هەویە نووسرا بێ موسڵمان دەبێ، ئەخلاق و ڕەوشمان وەکو هی موسڵمانان وابێت. ئەخلاق و ڕەوشمان ئەخلاق و ڕەوشتێکی موسڵمانانە بێ بۆ هاوکاریکردن و دەستبارگرتنی خەڵکی. ئەوجا خاڵێکی دیکە لە خاڵەکانی چاکەکاری ئینسان لە کاتی قسەکردندا دەبێ چاکەکار بێ. چاکەکاری چۆنە لە قسەکردندا؟ خوای پەروەردگار دەفەرمێ وەقل لعیبادی یەقولوا الەتی هی ئەحسن. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام بە بەندەکانم بڵێ کامە قسەی چاک و باشە با ئەو بکەن لە کاتی مخاتەبە و لە کاتی یەکتر دواندندا، بۆ چونکە ئینە الشەیطانە یەنزەغ بەینەهم. لەبەرەوە شەیطان جاری وایە بە قسەیەکی کێشە و مشکلەیەک دروست دەکات لە نێوانیاندا. ئاگاتان لێبێ زۆربەی زۆری کێشە کۆمەڵایەتیەکان ئەلێرانە دروست دەبێتن. کابرا قسان دەکات نزانی قسام بکات، دەبینی جاری وا هەیە قسەیەکت کردووە بە ئەن قەستیش نا، یعنی بە وەکو بڵێ بە عەمدی ئەو قسەیەت نەکردووە، هەر وەکو کوردەواری خۆمان دەڵێ بە هاکەزایی زۆر بە تەبیعی قسەکەت کردووە، خۆشت ویستووە، گەمەت دەگە کردووە، سوحبەتت دەگەڵی کردووە، بەس پێت دەڵێت و دەڵێ فڵانکە ڕۆژێ ئەو قسەیەت کرد قەتم لەبیر ناچیت. لەبەرەوەش عەرەب دەڵێ شوێنەواری تیر و شیران ساڕێژ دەبێ، بەس شوێنەواری زوبانی ساڕێژ نابێ. هیچ وەکو قسە بریندارکەرن نییە، هیچ وەکو قسە برینی هیچ تیر و شیرێک وەکو برینی قسەی قوڵ نییە. جارێ ئیواهێ ماشەڵڵا فرچی بە قسەی وەکو بڵێ قسەی بریندارکەر و قسەی ڕوشێنەر و قسە ڕق و یعنی نزانی قسەیەکی خۆش بکاتن. دائما پێی خۆشە شعوری خەڵکی بریندارکە، دائما پێی خۆشە قسەی ڕق بە خەڵکی بڵێتن. زۆر سفەتێکی خراپە، سفەتی موسڵمانان نییە ئەوە. لەبەرەوە جارێ ئینسان وەکو لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا دەژیە، لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر خۆ کابرا بەتەنێ لە چیا و چۆڵان ژیا با پێویستی نەدەکرد، دەگەچێ قسەی ناتوو لە ناو کۆمەڵگە و مجتەمەعێکدا دەژی. دائما دەبێ ئینسان جارێ لەگەڵ ماڵ و منداڵی خۆی قسە نەرم و نیان بێ، قسەی چاک بەکار بێنێ، لەفزی بەکار بێنێ. یعنی تەماشەیەک کابرا لە ناو ماڵ و منداڵی خۆش لێ ڕاهاتوە قسەیەکی خۆشی بەزاری دانایەتن بەرامبەر بە منداڵەکانی، هەر بە تانە و تەشەر و بە جوێن و بە فەزیحەت و هەرێکە دووسێ ناوی خراپی لێ ناون، بەرامبەر بە خێزانی بە هەمان شێوە، خێزانی بەرامبەر بە منداڵەکانی، منداڵەکان بەرامبەر بە دایک و باوکی. یعنی کۆمەڵگە ئەگەر لە ماڵەوە ئاوا بێ لە دەرەوە وەکو ئەژدیهای وایە. بەر تەماشەکەن ئەو جۆرە کەسانە منبوزن لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا، خەڵک خۆیان لێ دەپارێزیتن، خۆمان بپارێزین لەو جۆرە سیفەتانە و ئەو جۆرە خەسڵەتە. ئەوە بەڕاستی زۆر زۆر خراپە. خاڵێکی دیکە لە مەسەلەی چاکەکاری ئەویش هەر لە بابی قسەیە، بەڵام لە کاتی جیدالە، لە کاتی بڕمونەت مناقەشە دەکەی لەگەڵ خەڵکێکی، جارێ مناقەشە بەعام منبوذە، شتێکی باش نییە، بەتایبەتی لەسەر دنیا و بەتایبەتی لەسەر شتی پڕ و پوچ و ئێستانەکەش بەتایبەتی بۆتە هەموو خەڵک بۆتە محەلیلی سیاسی، هەمووتە محەلیلی سیاسی، دێ کابرا دەی تەحلیلات دەکا وەزە ئاوای لێدە و دێ بێتە شەڕە قسە و شەڕە جوێن و فەزاحەت و هەر زۆر زۆر خراپە. و بەتایبەتی تریش
نەهی کراوە لەوەی کە ئینسان جیدال بکاتن لەسەر قورئان و لەسەر فەرمودەکانی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئاەت بۆی بخوێنیتەوە ئەو ئاەت بۆی بخوێنێتەوە ئەو فەرمودە بۆی بخوێن لەسەر چ هەردووچیان خۆیان بە موسڵمان و بۆ دەزانن. زۆر خراپە. بەڵام دەبینی کە ئەتۆ لەگەڵ کەسانێک جیدال دەکەی کە بانجیان کەی بۆ حەق ڕێگای ئیسلامیان پیشاندەی حەقیان بۆ بەیانکەی لەگەڵ ئەوەشدا دەبێت چاکترین و باشترین قسە هەڵبژێری. خوای گەورە دەفەرمێ وەجادلهم بالتي هي أحسن نەک حەسەن ئەحسەن سیغەی تەفضیلە بە چاکترین قسە بۆی کە چکە جاری وایە ئەوەی کە تۆ مناقەشەی دەگەڵ دەکەی حەقی بۆ بەیان دەکەی ئەگەر ڕێزی لێ بنێ حورمەتی بگری و قسەی چاک بەکاربێنی لەوانەیە دڵی نەرم بێ و ئینسانە. بەڵام هەر لە هێرەوە بتوێ و چ کابرای گوتی بتوێ کوردەواری خۆمان دەڵێ پۆتی دەتەنەکەی یعنی دووسێ قسە بە شەخسیوی بڵێ چار پێنج تعلیقی لێ بدەی ئاخر حەقەکەشت وەرناگریت. ئەو حەقەی کە پێشتە منبوس دەبێتن لە لای ئەو. لەبەرەوە پێویستە ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان ئاوا لە کاتی مناقەشە و مجادلەدا ئینسان دەبێ کامە ڕێگای باشە کامە ڕێگای چاکە کامە قسەی نەرم و نیانە ئەوە بەکاربێنێتن. ئاخر خاڵیشمان خۆشەویستانم لە بابی ئیحسان لە بابی چاکەکاری چاکەکردنە بەرامبەر بە حەیوان. ئەها دینی ئێمە هیچ شتێکی ئیهمال نەکردووە هەموو بوارەکانی ژیانی ئەوەی کە لە دەوروبەرمان دەژن دەبێ ئێمە سود و قازانمان هەبێ بۆیان. یەکێک لەوانە چاکەکردنە بەرامبەر بە حەیوانات. جا حەیوانات چ حەیواناتی خۆماڵی کە لەگەڵمان دەژین چه حەیواناتێکی چیوی. جارێ حەیواناتی خۆماڵی دەبێ مەسەڵەن ئیهتیمامیان پێ بدەین خواردنیان بۆ دابینکەین نەخۆش کەوتن تەداویان کەین و شوێنی چاچیان بۆ دەستەبەرکەین و خزمەتیان بکەین و ئەزیەتیان نەدەین باری لە خۆیان قوڕستر لێبار نەکەین باری لە خۆیان قوڕستریان لێبار نەکەین. ئەوانە هەمووی حەقی حەیوانن لەسەر ئادەمیزاد. وەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر مڕاعاتی ئەو جانبەشی کردووە و تەشجیعی هاوڵانیشی کردووە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ کە چاک بن و باش بن لەگەڵ ئاژەڵەکانیان لەگەڵ حەیوانەکانیان. ئەها ڕۆژێک وشترێک خاوەنەکەی زۆر ئەزیەتی دەدا باری قورسی لێبار دەکا و خواردنی تەواویشی پێنادات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو دەڵێن لە ناو باخێکدا دەبێ وشترەکە کەس ناوێرێ نزیکی بێتن لە تاوی خۆی پەلاماری هەموو شتێک دەداتن. پێغەمبەر بۆ لای دەچێ عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ شەکوای حاڵی خۆی بۆ پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام. سەری خۆی نزیک دەکاتەوە لە گوێچکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێ پێغەمبەری خوا ئەو خاوەنەی من زۆر ئەزیەتم دەدات باری قورسم لێبار دەکا خواردنی پێویستیشم پێ نادات. دەفەرمێ چێ خاوەنی ئەو وشترەیە باری سوچی لێنێ باری لێ قورس مەکە خواردنی چاکیشی پێ بدە. لەبەرەوەش دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خزمەتکردنی ئەو حەیوانات و ئەوانش پاداشتی لەسەر وەردەگرنەوە. ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەسە لۆی کە چاکەکردن لەگەڵ حەیوانات و ئاژەڵ و حەدیسە زۆر جار بیستوتانە ئافرەتێک لەسەر پشیلەیەک خوای گەورە تەبارەک و تەعالا دەیباتە دۆزەخ سجنی دەکا نەخواردنی پێدەدا نەدەی هێڵیتن بڕواتن لە سەر زەوی بۆ خۆی بلەوەڕێتن شت بخوا. ئەوجا حەیواناتی چیوی بەڕاستی دەوڵەتی ئیسلامی ئەگەر دەوڵەتی ئیسلامی بوو لە سەردەمی دەوڵەتی ئیسلامیەوە بووە خواردنیان زستانان بۆ بردوون لەسەر چێوەکان فڕەداوە بۆی کە لە نەفەوتێن لە برسان نەمرن. ئەوە هەمووی حەق بوون لەسەر مسلمانان و لەسەر خەڵکی چاکەکار بوون لەگەڵ ئاژەڵەکان و ئەوجا یەکێکی دیکە لە حەقەکان کە لەسەر حەقی ئاژەڵ لەسەر ئێمە نابێ بیان کەینە نیشانە هەر بۆ خۆشی تیریان تێباوین و بیان کوژین و بەبێ هەر لە بۆ خۆشی و ئارەزوی خۆمان. جا ئەوجا ئەوانەی کە دەشخورێن ڕێگادراویشە کە بیان کوژینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیذا قەتەلتم فەئەحسینوا القتلە وئیذا ذەبەحتم فەئەحسینوا الذبحە. یعنی
بە تایبەتی قەسابە خۆشەویستەکان خوازیارم ئەو خەسڵەتە ناشیرنە تەرککەن تەماشە دەکەن مەسەرەن 5-6 حیوانیان لە تەنیشتێک بەستون و لە پێش چاوی حیوانەکان حیوانێک سەر دەبڕن هۆشیان هەیە عەقڵیان هەیە دەیبینن هەست بە ئازار و ئێش دەکەن بەڵام زوبانیان نییە هاوار بکەن لەبەرەوە نەهی لێکراوە شەرعەن حیوان لەکەن حیوان سەر ببڕێتن نەهی لێکراوە چەقو لە پێش حیوان تیژ بکرێتن ئەوە هەمووی لە خەسڵەتی چاکەکاری دەبێت چۆن چاکە فەئەحسینوا الذیبحە چەقو لە شوێنێک تیژ بکە حیوانەکە نەیبینێ و لە شوێنێک حیوانەکە سەر ببڕێت کە حیوانەکانی دیکە چاویان لێ نەبێتن ئاگامان لەو شتانە هەبێ ئەو شتانە کە بەکەم دەزانین لەبەر هەندێک تەماشا دەکەین خوای گەورە بەرەکەتی لە هەموو شتێکمان هەڵگرتووە خوا پەناماندا تا حەڵقەیەکی تر لە بەرنامەی بەهاکان بە خزمەتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.